لە دوای ڕۆژ زیاتر ژیانی هاوڵاتیان قرس دەکات ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر کێشیان بۆ ئەدۆزێتەوە قەیرانی دروستکراویان بۆ دروست دەکات ئێستا ئێمە لە شاری چەمچەماڵە لەگەڵ ئەوەی کە ئاومان نییە کارەبا وەکو پێویست نییە خزمەتگوزاری وەکو پێویست نییە هیچ پرۆژەیە کاری لێ ناکرێت ئێستا قەیرانێکی دیکات سەر خەڵکی سەر باریشانی خەڵکی کە ئەویش کۆکردنەوەی زبل و خاشاکە ئێستا ئێمە لە شاری چەمچەماڵە دەبین ئەگەر خەڵکێکی غەریبە لە شارێکی تر و لە شوێنێکی تر و بێتە ناو قەزاکەمانەوە دەبینێت ئەم هەموو زبڵە کۆ بۆ تۆ لە عقلی خۆیان بڵێم شارە ڕەنگە ئاوادانی هەر لێ نەبوو بیان لە زیاتر لە شوێنێکە چێ پاژماوەی شەڕ بێت پاژماوەی جەنگ بێت ئەم شارە دەبینی شارەکە لە هەر کۆڵانێک لە هەر شۆسەیەک لەسەر شەقامەکان لە نێو بازار تەواو ئەم شارە بۆنی بۆگەنی لێتێت تەواو ئەم شارە زۆر زبل و خۆڵ و خاشاک کۆ بۆتەوە بەڕاستی حکوومەت هێرێمی کوردستان کەم تەرخەمە کەوات نەیتوانیوە سلفەیەک بۆ ئەو کۆمپانیانە سەرف بکات کە ئێستا دەنێتە کەرتی تایبەت ئەو کۆمپانیانش کە ئەم زبل و خۆڵ و خاشاکەیان لە ئاسۆی پاکردنەوەی شار ئەوان حەقیان نییە من خەتاکەکەم ئەسۆی حکوومەت هێرێمی کوردستان کە پارەیان بۆ سەرف ناکات پارەی 220 کرێکار سەرف ناکات کە ژنیان هەیە مناڵیان هەیە کرێچین سەر ڕای ئەوەش هێشتا زوڵم لە خەڵکی شارەکە کە شارەکەمان زبڵ تەنیوێتی والله كاكا خاصك بابن خوما نروح لك روبا فين زابير باشتوني والله ام زبله بوته دبارگرانی بسر همو خلقی چەمچەماڵەوە ئەمە دیمەنەکەی گایبینەوە ئەمە شوێنەکەمانە والله حکوومەت یارم والله داوەشینەکەت و زبڵێکت پێلا نەبرێت ئی هەتاکەی بەسە کاکە و بیکە ڕای ئەو خوایە کاکە والله خوام کردە گشتانە زبڵەکەشتان پێ لێ نابرێت تو بەم حکوومەتە باشە والله ئەو نەی قابیلە تو زبڵێ 30 ساڵە حکوومەتی زبڵەکەت پێ لێ نابرێت ئی هەتاکەی والله حاشە حەزەی سوێن بەخۆ وەک مانگامان یادە بێ بەنام جادەیە بڕی لە تاو زبڵ و پیسیە والله حکوومەت بەرپرسە حکوومەت بەرپرسە لەمە ئێستا حالم خۆم شخصی خۆم نەخۆش کۆم حکوومەت بەرپرسە ئارە وڵ کورار وڵە هەمومان نەخۆش من شێت نیزە وڵی هەر خواوشی لە خۆمان بێزارین هەر لە شارەکەشمان بێزارین کاک ئەمەکەی دیمەنەوەمەکەی شارە وڵایەشتا ناوت ئەمە قەزای چەمچەماڵە کە پایتەختی شەید وەنفال ناسراوە بەڵام لەلایەن حکوومەت و دەسەڵاتەوە زۆرترین زوڵمی لێ دەکرێت کە لە ئێستادا ئەم شارە زبڵ تەنیوێتی لە هەموو کوچە و کۆڵان و شەقامەکان زبڵ و خۆڵ و خاشاکێکی زۆر کەوتووە هیچ کەس نییە پاکی بکاتەوە کە بۆ جاری دووەم و سێم و چوارەم و دێم نییە کە بووەتە دیاردە لە ئێستادا 220 کرێکاری کۆمپانیای شکار لەلایەن حکوومەت و دەسەڵاتەوە موچەکانیان ڕاگیرەوە موچیان پێ نادرێ و ئەوانیش مانێن لە کارکردن گرتووە بۆیە زبڵ و خۆڵ و خاشاکێکی زۆر لە نێو کۆڵان و مەجموعەکە کۆبۆتەوە کە لەم شارە ئاو نییە غاز نییە نەوت نییە کارەبا نییە هیچ شتێک نییە هیچ خزمەت گوزارێک لەم شارە نییە کە لە هەمان کاتە ئەم شارە کە قەزای چەمچەماڵە خۆی کارەبا بۆ شارەکانی تر دابینەکە کە لێرە منبعی غازە لە چەمچەماڵەوە غاز بۆ شارەکانی تر ئەڕوا خۆی غازی نییە کارەبا بۆ شارەکانی تر دابینەکە خۆی کارەبای نییە کە بە کەمترین پارە پرۆژی ئاوی گۆپتە چەمچەماڵ جێبەجێ ئەکرێ ناکرێت کە بەدەست بێ ئایۆ دەناڵێنن کە بەڕاستی لەم شارە ئەتوانم بڵم هیچ خزمەت گوزاریەک نییە وەکوی کەوا سیر بکرێ کە مرۆڤ لەم شارەیە ناژی غەدرێکی زۆری لێ دەکرێت لەلایەن حکوومەت و دەسەڵاتەوە بۆیە پێویستە حکوومەت و لایانی پەیوەنددار و دەسەڵاتداران چی زووترە ئاوڕی جدی لەم شارە بدەنەوە حسابی مرۆڤ بۆ خەڵکی ئەم شارە بکەن خزمەتی بکەن ئەگەر نا دڵنیام ئەمە تا سەر خەڵق قبوڵی ناکە.